لە کۆتاییدا ئیشێک دەکرێت لە سەردەستی دەسەڵات کە هەرێم هەردەم زەرەرێتی و میلەتەکە زەرەریتی جەمنیش لە لای زەرەرێک لەو زەرەرانەوە باسی دەکەم. ئەم بە کورتی وای دەبین 3-4 ساڵات دەسەڵات بڕیاریدایە خۆی ئینتیحار بکە، بەڵام کەس پێمان ناخۆش نییە ئەو ئیشەی دەکە، بەس ئیشە کەش دەکە بڕیاریدایە کە خۆی ئینتیحار دەکە هەرێمیشی لەگە ئینتیحار بی، خۆی ئەوە کێشە گەورەکەیە. ئینتیحاری هەرێمی چۆنە؟ یعنی ئەمە لە 30 ساڵی ڕابردوو بینای ئەو هەرێمە لە ئەساسی قەراری 1970 نەتەوە یەکگرتووەکان هاتووە. قەرارێکی یەکجار زۆر مهمە لە دووەلی چەندین بەحوس و دکتۆرای گەورەی لەسەر هاتەوە، زۆر گرنگە. لەسا ئەو ئەساسا هەرێم زۆر قووەتەکی دروست کرد. ئەمە لە زۆر جار لەگەر لایەنی دەرەکی دانیشتینە زۆر باسیەوەی دەکەن، دەرێ ئێوە دەری زۆر چاک لەوە ناگەن، قسەکە بە ناخۆش پێمان دەرێن کە قبولکردنی هەرێمی کوردستان کە بەشێکە لە عێراق لەسەر ئاسی نێودەوڵەتی چەند گرنگە. دیارە زۆر گرنگە لەبەر ئەوەی نزیکەی 30 ساڵە ئەو دەسەڵاتەیمە وەرگەڕایتە ئەو هەرێمەی تێکی بدا پێی تێک ناچی، یعنی وازیح دیارە ئێمە ئێستا دەکەین. ئەمان لە وازانم 3 حەڵقە لەوەی پێش باسی ئەوم کرد کە دانیشتنەکمان کرد لەگە نەتەوە یەکگرتووەکان لە کوردستان 3 کەسیان بان کردبوو، جێگری سکرتێری ئومومی متحیدە هاتبوو، نامەکەی سەرۆکوەزیرانی عێراقی بە ئێمە پیشاندا کە داوا دەکات دەرێ عێراق چیتر پێویستی بە ئومومی متحیدە نیە، ئەو داوای کاتی خۆی کە کردومانە عێراق لە وەزعێکدابوو، ئێستا وەزعشکەیە و بە خۆی کێشەی میلەت دەوڵەتەکان دیار بووە ساتەیان کردبوو لە بینی ئێران و وڵاتانی خەلیج لە بینی ئەمریکا، ئەوە گوتیان کۆتایی هاتیە. دیار بوو جێگری سکرتێری ئومومی متحیدە ڕەئی وا بوو ئەگە عێراق هەرداوا بکە ئەمە هیچ چارەمان نییە دەکشێنەوە لە کوردستان. واشتە چی ئاماژەی بەشتەشدا ئەمە ئێستا لێرە قسەی لێ دەکەین. دیارە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش تەفویزێکی دایتە سەرۆکوەزیرانی عێراقی، یعنی ئەگەر جاروەیە دەرێن وانە ئەمە پێمان خۆشە وەنەبی بە ئاشکرا سبەینێ چارشەمە لە لایەن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە مەکتەبەکەی بەیانێک دەرتوێت بێ ئێمە بە هیچ نەوەک ڕازی نەبووینە بۆی، بەڵام هەتا ئێستا کە بێدەنگن ئەمە لە بۆمان بە دێرکەوت تاکی دەکات. تەبعاً ئەوەش ئینتیحارە یەک لە هەنگاوە هەرە ئینتیحارە گەورەکانە. ئەمە زۆر بەوردی لێکۆڵینەوەمان کرد دەبی چبی لەبەر چیت، یعنی هەرێمی کوردستان یان سەرۆکوەزیران ئەو هەنگاوی وتیا یان مستشارەکانی دەوروبەری بە حەقی دەزان کە نەتەوە یەکگرتووەکان لە کۆڕماندنەوە زۆر بەو ڕەئی ئیبن خەلدون دەچی کە لەسەر عەرەب دایتی. طبعاً ئەوەی ڕەئی ئیبن خەلدونە، ئیبن خەلدون مثلا مجموعة علماء الصاعدي أندلسيا لا الوحشي لە بابەتی الأمم الوحشية عرب بە ئومەتێکی زۆر وحشی دادنین، ئەوان نەک ئێمە یعنی لایمە ڕێزیان هەیە. دەرێ زۆر جار هەیە بینای تێک دەدا، عرب تێک دەدا لە کاتێک دەبینی ئیشەکەی ئەوەیە 3 پارچەی لێ دەردەینی مەرەگەی عەربی لەسەر لێدنی ئیشەکەیان ئەوەندەیە ئەو بینایی تێک دەن لە بۆ ئەوەندەیە، یعنی زۆر وردە ئەو مۆزوع. ئیمەش عینی دەسەڵاتی کوردی کە لێچێ دێوە لەبەر چی دەبی بینایمە ڕاوەستانیمە هەرێمی کوردستان تاوی استراتیجیەتی حرەکەی کوردی لەسا ئەو وەستایە ئێمە چەند وا بکەین علاقاتی دووەلی بەقووەتکەین نەتەوە یەکگرتووەکان تاواجد زۆری تا ئەو ڕادەی ئەسڵەن عێراق کە لە ژێر ئینتیداب بوو لە ژێر بەندی حەوت هەر یەکجار زۆر سوودمان وردووە ئەو مەوزوعە جەماعەتی قانونیەکان لێنە دەزان چەند بەقووەتە، یعنی لە بۆمەوە قازانج بوو قازانجمان لەوە کردبوو. ئێستا تو بێی موافقە بکەی لەسەر کشانەوەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق و کوردستان، ئەوەیە دەرێن نەتەوە یەکگرتووەکان جارجار ئەو راپۆرتانیان لە سەهرێمی کوردستانیش بڵاو کردەوە کە پیان گوتێ کورە کاکە عاقڵ بە لە بۆ خۆت کورەوە تو تازەوانی کە کاک سەردار و کاکەریم و کاک سەنگەر باسییان کرد، تو راپۆرتی نێودەوڵەتی خراپت لەسەر دێ تو وا بەرە و کارتۆنی دەچیە هەڵبژاردن بکە. ئەو ئامۆژگاریانیان زۆر پێ ناخ خۆیان زۆر پێگەورەتر بووە لەو ئامۆژگاریانوانە هیچ عیبیان نیە. 3-4 مستەشار و 3-4 فاسی لە دەوروبەریان پێیان گرن بابە تو پیادەی تاریخی ئەتو لە ئاسمانی هاتی لەگە هەورە بروسکە لە بۆمان هاتی ئەتوەچی ڕۆمی لە لای دنیای خوایی لە بۆمان هاتی. بەو شێوازەی ئەوە زانی ناوی ئەو ڕخنانەشی لێ بچیرێ. جە لە ئێستادا پێم وایە ئەو خەم و خەفەتەی ئێستا کەوتوتە ناو میدیای کوردی و قیادەکە ئەمە 3 مانگ لەوە پێش زۆر هاوارمان گوتمان ئاگاتان لێبی
ئەو وەزعی وایە و کشانەوەیە و هەرێمی ئەوە نەتەوەی گرتوەکان دەکشێنەوە ئێمە زەرەری هەرە گەورە تەمان عێراق زەرەنە عێراق بەخۆی موسەساتی ئامادەیە ئیشیان حازرە هەرێمی کوردستانە ئیشی زۆر ناحازرە زۆر پەرتەوازەیە ئەمە و کاتی کۆمەرەك نقطەماندا لە بۆ ئەوەی پاساوی ببینێنەوە نەتۆی گرتوەکان باسی هێشتان مشکلەی کوێت و عێراق چارەسەر نەبووە زەیشی تورکیا لە ناو داخلی عێراقا شیعە لەگە سونە مشکلەی هەیە کورد لەگە عەرەب مشکلەی هەیە شیعە لە ناوەخۆ سونە لە ناوەخۆ کورد لە ناوەخۆ باسی ئێرەمان زۆر کرد کە کاکە ئەوەی نییە نەتۆی گرتوەکان بکشێنەوە بەڵام پێی گوتین گوتی قسەی ئاخری نهایی عێراق ئەمە لەسا قسەی عێراق یۆنامی ماوەتەوە ئەو بڕۆن دۆن بەڵام گوتی قسەی کوردستانیش مهمە وا دیارە کوردستانیش ئەو ڕێیدایە ئەمە لە کۆتاییدا هەرێمی کوردستان ڕاستی ئاخیر فیشەکەکانی بەخۆی وەنایە لە بۆ ئینتیحار ئەمە دەرچوو بووین ڕاستی ڕزگارمان ببوو بەرەو دەوڵەت ڕۆیشت بووین بەڵام ئەو تەڵقەی کە پەیوەندرا ڕاستی لە بەلاش ینی وەکو برێ ئاخر تەڵقەکە بەلاش ڕیفراندۆمە توکە قەراری 1514 جەماعەتی قانونیەکان زانن بەرەو کۆتاییە یعنی مووقفی دووەلی لەسەر بە دەوڵەت بوونی نەتەوەکان ئاخر مەرحەلەیە کۆتایی هاتیە ئەوەی مە ئاخر جێبوو لەبەر هەندێک زۆر عولەمای گەورە ناوێن لێ نابوو وەکو عملیاتی مێشکە دکتۆری خراپ عملیاتی مێشکە چی لێ دێ حتمما دەیکوژی بالفعل ئەو بە دەوڵەت بوونەی مەی لە کوردستان خراپ کوشت ئەجا بە نیازە چی چاگویان خراپ بوو ئەوەی لێکردن ئێستا کەواتە ئێمە تازە ئەگەر نەتەوە یەکگرتوەکان بکشێنەوە تازە ئێمە و عێراقین بەڕاستی داوا لە دەسەڵاتی کوردی دەکەین واز لەو ئینتیحارەی بینن ئەگە ئینتیحاریش دەکەن خۆیان ئینتیحارکەن هەرێ ئینتیحار نەکەن ئێمە تازە لە پاش ئەو وەزعانەی دیتمان ئیتیجاهی دووەلی ئەوەکەمە لەگە عێراق ڕێکەوین ئەمن قسەکێ بڕک ناخۆشە بەس دەیویکەین ئێستا ئەوەی لە بۆ مەهەیە لێرە لە بۆ لە عێراق ڕئیس جەمهورمان هەیە مافمان هەیە وەزیر خارجیمان هەیە بەشداریەکی ڕاستەقینە لە کوردستان وجودی خۆمان هەیە 120 کەمتر لە تورکیا هەبی شۆڕژجێرانی کوردی تورکیا چەکەکەی ڕاستدا دەنێن و دەیکەن ئەو 120 ئەو مافەی لێرە هەیتمان لە ئێران بێتە دی شۆڕژجێرانی ئەوێنە ڕاستەکاندا دەنێن کەواتە کاکە ئەی سەرکردەی کورد بەڕاستی واز لەو مناوەرە خراپە بێنە یان جاروەیە ینی جاروەیە تەرحی وا کرایە ئەرێ ئێمە چۆنە بەرکامیلی بکەوینە سەر تورکیا جامیعەتی گەورەی کوردستانی ئەو تەرحی کردو یعنی معنای خەباتی 100 ساڵەمان هیچ معنایەکی نەبوو ئەنفال ئەوەی ئەتو دەچێت جێکی لە دەستوری ئەوێندەرێ مادەی 6 نووسرایە هەر کەسێک لە تورکیا دەژی تورکە کاکە لەگەت دەستوری عێراق چۆن بەراورد دەکرێت دەستوری عێراق لەگە دەستوری ئێران چۆن بەراورد دەکرێت لەگە دەستوری سووریا چۆن بەراورد دەکرێت کە سووریا جزء من ئومە العەرەبیە یعنی بەڕاستی بە ئامۆژگاریەکی ڕاستەقینە کە هیچ شتێکمان بەجێ ناکەن ئەوان بڕیاری ئینتیحاریاندایە ئەوەیە چیتر لەگەر عێراق بەو وەزعە خراپەی بەو دۆخە دووەلیەی ڕاستی ئەو ململانەیە مستەنەعە با چکە دروست نەکەن بەڕاستی دەست لە ملیەکەن و یان واز لەوەی بینن بە خەڵکەکی اختصاص خەڵکەکی دلسۆز لە کوردستان دەسەڵات بگرن بەداخەوە کاکسەرە وەسفەکی زۆر جوانی مەعارەزە کرد کە بەڕاستی ئەم جێگەی ئەوەی نییە باسی بکەین کە نامەسئولە بە کورت و کرمانجی دەنا ئەو تون دەستی دەکرم نایلم ئینتیحار بکە دەرم کاکەتوەرە لە جێکی زیندانی دەکەم لەسەر ئەوەی کە بێعەقڵ خۆی ئینتیحار دەکە دوایەوەش چابەوە ئیزنی دەم لە خۆی ئەوژ وەکو حیزبایەتی بکە بەڵام نایلم هەرێمەکەمان لێ ئینتیحار بکە بە هەر حاڵ نەتەوە یەکگرتوەکان دەکشێنەوە بەڵام ئەمە لە عێراق هێشتان لە دەستور مافی زۆر گەورەمان هەیە وجودێکی زۆر بە قووەتمان هەیە زەرەرێکی زۆر گەورە دەکەین لە کشانەوەی ئەوەی بەڵام ئەگەر سەرکردایەتێکی حەچیممان هەبی هێشتان دەرفەتەکی زۆر مایە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه